بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على رسوله المصطفى وعلى آله وأصحابه المجتبى. بەڕێزان خۆشەویستان گوێگرانی بەڕێز لە هەر شوێنەکەنە، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بی. لە زنجیرەی دووەم لە ڕاوەکردن و تەفسیرکردنی جوزئی عەممە، لواروەها لە سوورەتی یەکەم کە سوورەتی ئەننەبەئە کە بەشی یەکەممان باس کرد، لە ئاەتی ڕژمارە 1 هەتا ئاەتی ژمارە 16 ئێستا کە دەچینە بەشی دووەم، بڕگەی دووەم لە سوورەتی ئەننەبە کە بریتە لە ئاەتی 17 هەتا ئاەتی 30. لە ئاەتی 17 هەتا ئاەتی 30. لەو چەند ئاەتە پیرۆزە ئێمە باسی چەند بابەتێک دەکەین کە پەیوەند و پەیوەزبی بەو چەند ئاەتە پیرۆزە. ئەو چەند ئاەتە پیرۆزە یعنی وەکو برین پەیوەندی ئەو چەند ئاەتە لەگەر بڕگەکانی ئاەتەکانی پێشی کە بریتی بوو لە ئاەتی ژمارەیەکە تا 16 پەیوەندیان چییە؟ لە ئاەتەکانی پێشی لە سەرەتای سوورەتی نەبە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا باسی چی کرد لە بۆ ئێمە؟ باسی ئەوەی لە بۆ ئێمە کرد کاتێک کە ئەو کافرە بێ باوەڕانە سەریان سوڕ ماوە، یعنی تەعەجوب دەکەن، وەکو شتێکی عەجایب بیر دەکەنەوە لە زیندی بوونەوەی مرۆڤەکان و لە هاتنی ڕۆژی قیامەت. اینجا خوای گەورە باسی لە بڕگەی یەکەم باسی چی کرد؟ ئێوە تەعەجوب لە چی دەکەن؟ ئەی بەور نابنەوە لەو بوونەوەرەی کە خوا خەڵقی کردووە، کە بریتێ لەو زەویە جوان و تۆکمە و ڕێک و پێکە، لەو ئاسمانە 7 طەبەقەیەی کە خوا یەک لەسە یەک دروستی کردووە بەبێ ئەوەی هیچ کەم و کورتێکێ بی، بۆ بیر ناکەنەوە لەو هەموو چیا بەرز و بڵند و بەهێزانە، بۆ ورنابنەوە لە خودی خۆتان کە خوای گەورە ئێوەی لە چی دروست کردووە، بۆ بیر ناکەنەوە لەو هەموو نیعمەتانەی خوا لە دانانی شەو و هەروەها لە دانانی ڕۆژگار، ئەو هەموو شتانە جێگای سەرنج و تێبینی و وردبوونەوەیە کە ئینسان لی ورد بیتەوە، نەک ئەوەی کە ئێوە دەرێن زیندی بوونەوەی مرۆڤ شتێکی زەحمەتە و عەجایبە و کو دەبی جارێشتر مرۆڤ بمری و زیندی بیتەوە. لە بڕگەی دووەم خوای گەورە لە هەر لەو سوورەتەدا باسی چمان لۆ دەکە؟ هاتنی ڕۆژی قیامەت. ئەو ئاسمانە بەهێز و تۆکمە و پتەوە کاتێک کە خوای گەورە بەو شوەی خەڵقی کردیا، ڕۆژێک دادێ بە ئەمر و ویست و فەرمانی خوای گەورە سوبحانەهو وەتەعالا لێک دەترازێ، پارچە پارچە دەبی، نامینێ. ڕاگرتنەکەی دروستکردنەکەی تۆکمەیەکەی بە ئەمر و فەرمانی خوا بووە، بەڵام ئێستا کە کاتی کۆتایی پێدێتن شتێشتری بەسەردادێ، ئەو زەویە شتێشتری بەسەردادێ و هەروەها ژیانی تێگڕای مرۆڤەکانیش گۆڕانی بەسەردادێ. لۆیە لە بڕگەی دووەم خوای گەورە سوبحانەهو وەتەعالا باسی چەند ڕووداوێکمان لۆ دەکا لە کاتی هاتن و بەرپابوونی ڕۆژی قیامەت. خوای گەورە سوبحانەهو وەتەعالا باسی ڕۆژی قیامەتمان لۆ دەکا، حاڵی مرۆڤەکان چۆنە و هەروەها ئەو بوونەوەر و کەون و کائینات و مەخلوقاتەی خوای گەورە هەر هەموو چ گۆڕانت چیە بەسەردادێ. اینجا خوای گەورە باسی حاڵی مرۆڤەکانمان لۆ دەکات، حاڵی مرۆڤە بێباوەڕەکان، ئەوانەی بڕوایان بە ڕۆژی قیامەت نییە، ئەوانەی باوەڕیان بەخوا نییە، دەکەونە چه حاڵەتێک، لە چ ژیانێک دەکەونە چ ژیانێک لەو ڕۆژەدا، چەند سەختە ئەو ڕۆژی قیامەتە. بۆیە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا ئەوە پەیوەندی نێوان بڕگەی یەکەم لەگەر ئەو بڕگەی کە ئێستا دێینە خزمەت ئێوەی بەڕێز. سەرەتا لەو چەند ئاەتە پیرۆزە باسی چەند وشەیەک دەکەی کە ئەو وشانە جێگای سەرنج و تێبینیە ئێمە، واتە وشە و مانایەکان بە کورت و پوختی. میقاتە، وشەی میقات واتە کاتێکی بەڵێندراو، یعنی کاتێک کە خوای گەورە سوبحانەهو وەتەعالا کاتێکی دیاری کراو لە بۆ لێپیسینەوەی مرۆڤەکان. وشەی میقات یعنی شوێنێکی وەقتێکی محەدەد، یعنی کاتێکی دیاری کراوی لە بۆ دانراوە کە ئەو کاتە تەنها خوای گەورە دەزانی چه کاتێکە. و هەروەها وشەی سوور، یەومە یونفەخ فی الصوور، کەلیمەی سوور لە زمانی عەرەبی بە معنای چه هاتووەکو لە حەدیسی پێغەمبەریش هاتووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، واتە کەڕەنا، یعنی بوق
واتە ئەو شتێ وەکو بووقەکە کە فووی تێ دەکرێتن دەنگشی لێوە دەردەچێ لە ئێستعراضی عەسکەری و لەو بابەتانە زۆر بەکاردێ واتە ئەوەی کە فووی تێ دەکرێت لە بۆ بەرپابوونی ڕۆژی قیامەت شتێکە پێی دەوترێت سوور ئەو سوورەش وەکو کەڕەنایەکە وشەی سەرابە کەلیمەی سەراب لە زمانی عەرەبی عنی بە کوردی پێ دێن تاویلکە چییە لە کاتی گەرما کەسێک تەمەشا دەکە لە سەحرایەک لە ئاقارێک لە جادەک دەڕوات شتێک وەکو ئاو خۆی نیشاندا بەڵام کاتێک ئینسانەکە لێی نزیک دەبتەوە هیچ ئەسەری نییە هەر یعنی عەردێکی وشک و بریشکە بەڵام وەکو یعنی لە دووڕە وا خۆی نیشان دەکە ئاوە ئەوە پێی دەوترێت سەراب بە کوردی پێی دەڵێن تاویلکە و هەروەها کەلیمەی میرسات واتە شوێنێکی ئامادەکرا و لۆ بێباوەڕان و گونەهباران کە جەهەنەمە وشەی تاغین واتە ئەوانەی سنووریان بەزاندووە ئەحقابە وشەی ئەحقاب واتە ماوەیەکی دوور و درێژ و زۆر و هەروەها کەلیمەی حەمیم واتە ئاوێکی زۆر گەرم کە بە ئاگری جەهەنەم گەرم کرایە کە ئەو ئاوەی دەدرێتە دۆزەخیان وشەی غەساق واتە خوێن و چێم و خوێن و خیزاوی ئەوەی کە لە لاشەی دۆزەخیان دادەچۆڕێ دێتە خوارێ ئەوە دەرخواردی بێ باوەڕان دەدرێتن غەساق واتە چێم و خوێن و خیزاو کذابە واتە بە درۆخستنەوەیەکی زۆر خراپ کەلیمەی ئەحسەیناه واتە سەرژمێریەکی ورد دەکەیت ئەحسەیناه واتە بە وردی سەرژمێری دەکەیت ئەوە مانای وشەکان بوو بە کورت و پوختی ئێستا دێینە سەر تەفسیری ئاەتەکان بە کورت و پوختی لێکدانەوەیکی کورت و پوختی لە بۆ دەکەیت طبعا لەو ئاەتی ژمارە عەفدا خوای گەورە سوبحانه وتعالى بەتەئکید دەفەرموێ إن يوم الفصل كان ميقاتا دەفەرمێ بەتەئکید بەبێ گومان بزانن ئەی خەڵچینە بە تێگڕایی ئەوەی باوەڕدارە ئەوەی باوەڕی نیە هەر هەمووی با بزانی إن يوم الفصل بەڕاستی بێگومان هاتنی ڕۆژێک کە ڕۆژی قیامەتە يوم الفصل طبعا ناوەکانی ڕۆژی قیامەت گەلێک زۆری یەک لەو ناوانەی ڕۆژی قیامەت يوم الفصلە لۆ پێی دەوترێ يوم الفصل وشەی فەصل یعنی جیاکردنەوە ڕۆژی جیاکردنەوەی حەق لە ناحەق ڕۆژی جیابوونەوەی ئیماندار لە کافر ڕۆژی جیابوونەوەی تاکەکاران لە خراپەکاران ڕۆژی جیابوونەوەی سپی لە ڕەش ڕۆژی جیابوونەوەی حەقەکان لەو ڕۆژەدا لۆیە خوای گەورە ڕۆژی قیامەتی دیاری کردیا يوم الفصل لۆیە مسلمانان کاتێک کە ئینسان حەقی دەخورێ کاتێک کە مرۆڤ بە تایبەت بڕواداران حەقیان پێشێل دەکرێتن ڕۆژێک هەیە خوای گەورە سوبحانه وتعالى هەموو ئەو حەقانە بەجێی خۆی دەگەینیتن هیچ کەسێکی حەقی لەو ڕۆژدا بفەوتێ و هەموو ئەوانەی کە زوڵمیان کردیا ناحەقیان کردیا لە ڕۆژی قیامەتێ ئەوانیش سزا دەدرێن ئەوانیش دەگەن بە حەقی خۆیان بەوەی کەوا تۆڵەیان لێ بستیندرێتەوە لۆیە بەڕاستی يوم الفصل ڕۆژی جیاکردنەوەی شتەکان زۆر شت هەیە لەو دنیادا ناڕوونا لە بۆ زۆر کەس ڕۆن نابتەوە بەڵام لە ڕۆژی قیامەتێ هیچ تەک نییە بە ناڕوونی بمینێتەوە يوم تبلى السرائر لە ڕۆژی قیامەتێ هەموو نهێنیەکان کەشف دەبی زۆر کەس هەیە دەکوژرێ داک و بابەکە هەتا مردنێ ئاخ هەر دەچێشن لەبەرەوەی منداڵەکەیان کوژرا و نازانن چێ کوشتیتی زۆر کەسێ غەدری لێ دەکرێ زۆر کەسێ ناحەقیەک دەکرێ نازانی چێ ئەو تاوانەی کردیا لە ڕۆژی قیامەتێ يوم الفصل بەدەردەخرێ لەو ڕۆژەدا ئەو ئینسانە على رؤوس الأشهاد دەبی فەزح بیت و دەبی بە تۆڵە و سزای خۆی بگاتن خوای گەورە فەرمێ ئەو ڕۆژەکانە میقاتە ڕۆژێکی کاتێکی دیاری کراوە کەلیمەی میقات لە سەوەزنی میفعال واتە لە وەقتەوە هاتووە یعنی کاتێکی دیاری کراو وەقتێکی دیاری کراوی لە بۆ دانراوە کەلیمەی میقات یعنی کاتێکی دیاری کراو لە بۆ ئەو ڕۆژەدا طبعا کاتی دیاری کراو لەو ڕۆژەدا کەی نییە ئێمە وەکو ئیماندار وەکو ئەهلی سونە و جەماعە هەر هەموو زانایان وهروها لە فەرموودەی قورئان و لە فەرموودەی حەدیسی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم هاتنی ئەو کاتە دیاری کراوە جگە لە ذاتی ئەڵڵا
هیچ کەسێک نازانی کەی نییە. لێ بزانە تەمەشا بکە خوای گەورە دەفەرموێ يسألونك عن الساعة أيان مرساها أي محمد المصطفى بسيار اللي دەکەن لە هاتنی ڕۆژی قیامەتێ کەینێ بەرپا دەبی. خوای گەورە دەفەرمێ لا يجليها لوقتها إلا هو. خوای گەورە هاتنی ڕۆژی قیامەت دەرناخە لە بۆ هیچ کەسێک ڕۆنی ناکاتەوە إلا هو. تەنها ذاتی پیرۆزی خۆی تەنها خوای گەورە خۆی دەزانی هاتی ئەو ڕۆژە چ کاتەکەیە. لێ بزانە کاتێک جوبریلیش هات پرسیاری لە پێغەمبەر کرد دوای ئەو پرسیاری ئیسلامی لێ کرد پرسیاری ئیمانی لێ کرد ئینجا فەرمی یا محەممەد متى الساعة کەینی ڕۆژی قیامەت دادێ. پێغەمبەری خوا فەرمووی ما المسؤول عنها بأعلم من السائل. ئەو پرسیارەی لێ دەکرێت شارەزاتر و ئاگدارتر نییە لەوەی کە پرسیار دەکات. یعنی کو ئەتو نازانی کە جوبریلی ئەمنیش نازانم کە محەممەد المستەفام تەنها ذاتی خوا دەزانی هاتین ڕۆژی قیامەتێ کەینەیە. يوم ينفخ في الصور. ڕۆژی قیامەت کەینێ بەرپا دەبی. خوای گەورە دەفەرمێ ئەو ڕۆژەیە ئەو ڕۆژەدا ينفخ في الصور نەفخ دەکرێ واتە فووەک دەکرێ لە چی لە کەڕەنا. طبعا صور پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێک باسی کردیە دەفەرمێ كيف أنعم وصاحب الصور قد التقم وحنى جبهته ينتظر متى يؤمر فينفخ. پێغەمبەری خوا دەفەرمێ چۆنە متام و چێژ لەو دنیاە بکەم کاتێک کە صاحب الصور وەکو لە زانایان دەڵێن ئیسرافیل یعنی مەلائیکەتیش تایبەتە قد التقم سوورەکەی بەدەی خۆی وەگرتووە وحنى جبهته ئەوها لە ئینتیزاری ئەمر و فەرمانی خوایە متى يؤمر كين أمري بيدكري فينفخ حتى نفخي فوكا لصور بكريتن. طبعا نفخي صور دو زارة هندق لزانانيش درين سي زارة بلام قولي الراسخ أو يكلا قرآن هاتو دو زارة نفخي يكم ليدا دري أو خلق هموي أو بونور كونو كائنات هموي تيقدتي ولا باردتي ويران دبيتن. نفخي دوام ليدا دريتن إنزا خلق كان زندي دبنو أو نفخيك ألي رخواي قول بازك سبحانه وتعالى نفخي دوما لو دفرمي يوم ينفخ في الصور فتأتون أفواجا كاتك نفخي الصور ليدرا إنزا فتأتون أو خلق هرهموي دين برو سعي محشر تون بزانة مشاكا فتأتون ايوه دين يعني خلق للروج قيامته إرادي نامينه هموي بەویست و ئەمری خوای گەورە بەڕێوە دەچی لۆی ئێوە بەویستی بەبێ ئەوەی ویستی خۆتان لەسەر بێ ڕاستە و خۆ دێن ئەفواجە ئەو خەڵکە چۆن دێتە سعی مەحشەر ئەفواجە فەوج واتە کۆمەڵ چین بەرەو سعی مەحشەر دێن لۆی بزانە تەمەشاکە بەڕێزان کە خوای گەورە فەرمێ فتەئتونە ئەفواجە کۆمەڵی ئیمانداران أمتي پیغمبر صلى الله عليه وسلم أمتي موسى أمتي عيسى أمتي إبراهيم أمتي داود أمتي سليمان أو أنا همي أمة لدو پیغمبراني خوي عند استسعي محشر إنزل الدنيا راس قوي كان بيكوان دروز نكانش بيكوان خوا فنام بدا وهن الدنيا أواني أهلي نويج وزوم أو جماعت بونا بيكوان فلو بايان خوشترا پیغمبری خوا دەفەرمێ خەڵکانێک حەشر دەکرێن هەندە بشکۆمەندی دەستنە سەعی مەحشەر لەسەر پشتی سوار لەسەر پشتی ئەسب دەڕۆن خەڵکەکەی زۆر بە عیززەت و بەسەر بەرزی دەڕوا بەڵام خەڵکانێکن ئەوانەی بێباوەڕن ئەوانەی زاڵمن ئەوانەی تاغوتن زۆر بە شەرمەزاری لەسەر ڕوو دەڕوێندرێن و لەسەر سەر دەڕۆن وەکو لە قورئان خوای گەورە باسی کردووە خوا پەنامەم بدە یا ڕەبی فتەئتونە ئەفواجا کاتێک کە مرۆڤەکان زندی دەبنەوە ڕاستە و خۆ هەر هەمویان کەئەنەهم ئیلا نوصب یوفیضون چۆن عەلەمەک دانرابی بە پێویستی خۆی بەرە ئەو عەلەمە بڕوە ئەو خەڵکیش ئەوها بەرە و ئەو شوێنە دەڕواتن کە شوێنی حەشری لێپرسینەوەی مرۆڤەکانە لەو چ کاتێکە ئەو نەفخی سوور ئەو کاتێک کە خەڵک حەشر دەکرێتن لە چ کاتێکدایە ئەو کاتێکەوە وفتحت السماء فكانت أبوابا كاتك نفخي صور ليدرا يقلو شتانا سيستمي أو بونور تيقدتي يكمين سيستمي بونور كتيقدتي أو آسماني كدويني كوا آسماني جوان استا تمشايدكي أو آسمان الروناكا ڕۆ خۆرەی تێدایە ڕۆژەی تێدایە بەشە و مانگەی زۆر جوانی تێدایە
بملايين ملايين أستيري تيدايا أو أستير أو هم هوريت لخو قرتيا للروج قيامته أو آسمانا وفتحت السماء وكو درقا شق دبيتو بارتا دبيتو وكو خوي ناميني بزانا خواي قولة دفرمي ويوم تشقق السماء بالغمام أو آسمان شق دبي إذا السماء انشقت خواي قولة كاتك روجي قيامة دادي كأو آسمانا لدلت بارتا دبيت سبحان الله فكانت أبوابا آسمان كشق دبي كدكريتوا شقبونكاني كو درقاق دكيوا أو ها بارتا تمشا دكي يك بارتا دبي أو آسمانا وەکو چۆن دەرگا دەکرێتەوە بە ئاسانی ئاوا شەقشەقی لێ دەکەویت و پارچە دەبیت و نامینێتن. وسيرت الجبال فكانت أبواب سرابا عند أو تياي كخواي قول فرموي والجبال أوتادا أو تياي للروج قيامتي وسيرت معنتي وسيرت واتدروين دري ناميني تيلي دي آسمان خواي قول فرمي يسألونك عن الجبال أي محمد بسيار اللي كان لدرباري تيا كان للروج قيامتي تيان بسدي فقل ينسفها ربي دسفا خواي قول حبرون بهبروني دكا نصف يعني اشتك تختي بكيني هيدي هد آسواري نمين سبحان الله أو هاي ليدي لا ترى فيها عوجا ولا أمتا أو خوار خيتي كندو لندي كلنا وتيا هي ناميني هيتي ناميني سبحان الله برزايا كي ناميني لو الروج قيامت ويوم تكون الجبال كالعهن المنفوش تمشايدي كي وكو صوفك هرو شي درابي توا بارستايا كي هي لبرتاو بلام كوكو خودي خوي دمشادكي نما لسر زوي أو تياش ناميني وسيرت الجبال أو تيا لشويني خوي تيا كان درويندرين فكانت سرابا وكو تاويلكا يعني لدوراتو تمشادكي آوك خوي نشان دواد زاني آوا بەڵام کاتێک دڕیکو هەر مەکەردەستی ئەوها لە شوێنێک لە ئاقار و خاصن لە کاتێک گەرمەکان لە دوورە وا دەزانی شوێنێکی ئاوە بەڵام کە لی نێزیک دەبیەوە تەمەشا دەکەی هیچ ئاسەواری ئاوی لێ نییە تیاکانیش لە ڕۆژی قیامەتێ لە بەرچاوی مرۆڤەکان هەمان شێوەی تیای هەیە بەڵام کاتێک لی نێزیک دەبیەوە ناوەڵە عەردەکی لووس ئەو عەردە هیچ شتێکی لەسەر نمایە ئینجا خوای گەورە فەرمێ لو كاتد إن جهنم كانت مرصادا خواي قول سبحانه وتعالى أو جهنم يجوج داوا أو جهنم زور توريا أو جهنم لآمد باشي دا لو چه لو أواني كخراب كارن إن جهنم بيقمان جهنم لو كاتدا دوزخ كانت مرصادا واتا لا تاورواني دايا معناتي لا تاورواني دايا واتا جهنم آمد كراوا لو أويكوا خەڵکە بێ باوەڕەکان خراپەکاران بخرێن ناو سزایان بداتن چونکە ئەمر و فەرمانی خوایە کەلیمەی میرساد لە ڕەسدەوە هاتووە چۆن یعنی کەمید چۆن کەسێک خۆی دەنووسێنیتن لەوەی کەوا مەسەرەن لە نێچیرێک بدا یان زەربەک لێ کەچی بدا جەهەنەمیش لە ڕۆژی قیامەتێ بە ئەمر و فەرمانی خوا لو ئەوانەی مستحقی جەهەنەمن لە چاوەڕوانیدایە خەڵکەکەک بخرێتە ناوی و بیتاوێنتەوە بیسووتێنی و لە ناوی ببە لۆ چێ للطاغین مآبا لۆ ئەو کەسانی کەوە طاغین کەلیمەی طغیان یان طغا واتە تەجاوز عن الحد ئەو کەسانی سنووری خوای گەورەیان بەزاندووە ئەوانەی سنووری مرۆڤایەتی خۆیان بەزاندووە معنای چی یعنی کەسانێک تەمەشا دەکەی نەگەر ئەوەندە کە سنووری خوا بەزێنرا والله مرۆڤیش لە مرۆڤایەتی دەشۆرێ تووشی زۆر سەرگەردانی و نالەباری و ژیانی پڕ لە ناخۆشی دەبی مەئابە للطاغینە مەئابە ئەو جەهەنەمە لە بۆ ئەو کەسانی سنووری خۆیان بەزاندووە ئەو کەسانی زیادە ڕەویان کردێ لە گوناه لە تاوان لە زوڵم و لە غەدر و لە ناحەقی مەئابە دەبێتە شوێنی مانەوەی وان کەلمەی مەئاب یعنی شوێنی گەڕانەوەی ئەو خەڵکە بزانە بەڕێزان تەمەشای قورئانی پیرۆز کە تەنووردا مەئاب واتە کەسێک لە شوێنێک هاتی و گەڕابیتەوە وێندرێ لۆ یعنی ئەو کەسانی کەوا تاغوتن ئەوانەی کە کافرن ئەوانەی بێباوەڕن واللهی وا تەسەور مەکەن ئەوانە کۆشک و تەلارەکانیان ژیانە خۆشیەکانیان گەرە خۆشە واللهی ئەگە بچێ ناو حاڵیان ئەوانە لە جەهەنەم دەژین ئەوانە دڵیان پڕە
ئەوانە ژیانیان زۆر ناخۆشە لێ وەکو لە دنیا لە جەهەنەم ژیاینا لە ڕۆژی قیامەتش دەکەونە ئەو جەهەنەمە ڕاستەقینەی کە بە ئاگر دەسووتێنری خوا پەنامان بدە. ئیمان سەعادەت و بەختەوەریە بەخوای عەدالەت و خۆشی ژیانی ئینسان خۆش دەکاتن. ئینجا خوای گەورە دەفەرمێ ئەوانە لابثین فيها ئەحقابا لەناو ئەو جەهەنەمە دەمێننەوە لابثین واتە دەمێننەوە تێیدا فيها لەناو دۆزەخ ئەحقابا کەلیمەی ئەحقاب لە زمانی عەرەبی ئەحقاب جەمعە مفرەدەکەی حوقب کەلیمەی حوقب زانایان دەڵێن 70 ساڵ حوقبەکە 70 ساڵ 75 ساڵ یەک حوقبە ئەحقاب واتە چەندین ئەحقابی یەک لە دوای یەک یعنی واتە کاتێک 70 ساڵ دەبڕن لە جەهەنەم هەفتایتکەیە لۆ زیاد دەکرێت چاوەڕێ دەکەن هەفتایەتکەیت کە دەڕوا دیسە دێتەوە هەفتایتکە یعنی بە بەردەوامی لە ناو جەهەنەم دەبێننەوە لۆ ئەوەی ئینسان چاوەڕوانی یەکێک لەو شتانەیە کە زۆر ناخۆشە سەبری دەوێتن لێ ئەمە چاوەڕوان هەفتایەکەی تەواکەم بێنە دەرێ بەڵام هەفتایتکەیە لۆ نوێ دەکرێتەوە ئەوە تەعزیبەکی نەفسی و هەم بەدەنیشی تێدایە لا يذوقون فيها لەو ناو ئەو دۆزەخەدا هیچ شتێک ناچێژن هیچ خۆشیێکی تێدا نییە هیچ خۆشیێک لە خۆ نابینن فيها لە ناو دۆزەخ بەردەن فێنکاییەک نییە کەلیمەی بەرد لێرە یعنی ژیانێکی خۆش لە ناو جەهەنەم نییە ولا شەرابە هیچ خۆرە خواردنەوەیەکی ئەو تۆشیان پێ نادرێ کە تێنیەتیان بشچێندرێ کەوان ببێتە مای ئیسراعەت کە ببێتە مای خۆشی هیچ شتێک نییە لەوانە حتى ئاوەکەی کە دەیان دەنێ ئەو ئاوا خوای گەورە دەفەرمێ ئیلا حەمیمەن ئاوێکی زۆر گەرم کە ئەو ئاوە خوای گەورە دەفەرمێ هەندە گەرمە لەگەر هەرمەکەی کە لێیان نێزیک دەکرێتەوە کە لێیان نێزیک دەبێتەوە یەشوی الوجوه ڕاست پیستەی دەموچاویان دادەماڵین سبحان الله وەغەساقا و ئەوەی پێیان دەدرێ ئەو خوێن و چێم و پیساییەی لە قەلبی دۆزەخیان دێتە خوارێ ئەوەیان دەرخوارد دەدرێ خوا پەنامەم بدە یا ڕەبی جەزاء ویفاقا خوای گەورە دەفەرمێ ئەو تۆڵە و سزایی لەوانە دەکرێتەوە لەو کافرانە لەو تاغوتانە لەو بێدینانە جەزاء تۆڵەیەکە سزایەکە ویفاقا واتە هاوشێوە و یعنی موافق و واتە گونجاوە لەگەر ئەو تاوانانەی ئەوان کردیتیان بەرامبەر بە خەڵک لە بەرامبەر ئەو تاوانانی ئەوان کردیتیان بەڕێزان و خۆشەویستان واللهی هەندێک کەس هەیە زوڵمەکەی غەدرەکەی ناحەقیەکەی مەگەر بە جەهەنەم پڕ بکرێتەوە مەگەر جەهەنەم تۆڵەکەی لێ بستێنرێتەوە ئەگەنە بە هیچ شتێک تۆڵەی لێ ناستێنرێتەوە کابراەک بە مەلایین خەڵک دەکوژی کابراەک ناحەقی دەکا کابراەک یەک کۆمەڵ منداڵ هەتی و دەخا ئافرەتێک بێوەژن دەکات جەرجی داک و بابێک دەسوتێنی زۆر جارێ کابرا زوڵم و غەدرێک دەحەق لە کەسێک دەکات ڕەنجی چەندین تەمەنی ئەو ئینسانە بەبا دەبات توخواکەی ئەوانە ئەگەر کابرا 100 کەسی کوشتوی ئەگەر بکوژێتەوە لە بەرامبەر یەک کەسە لۆیە جەهەنەم تۆڵەی ئەوانە دەبی بەڕاستی تۆڵێ بۆ لۆیە جەزاء ویفاقا ئەو جەزا و سزا و تۆڵەی لێیان دەسیندرێتەوە موافق و هەروەها گونجاوە لەگە تاوانەکانیان ئەوە عەدالەتی خوای گەورەیە سوبحانەه وتەعالا لەبەرچی ئەوانە لەو سزایەدان بۆ دەکەونە ناو دۆزەخ ئینەهم ئەو کەسانە کانوا لا یەرجونە حیسابە کانوا واتە لە سەردەمی دنیا لە کاتی دنیادا لا یەرجونە حیسابە ئومێدیان بە پاداشتی خوا نەبوو ئەوان لا یەرجونە حیسابە لە محاسبە و لێپیستنەوەی خوای گەورە نەدەترسان کارێکیان نەدەکرد بە ئومێد و ئاواتی ئەوەی کەوا پاداشتی لێوەگرتنەوە یان خۆیان ڕزگار بکەن لە ئاگری دۆزەخ بەڵکو هەر تاوان و گوناهیان دەکرد بە هیچ شێوەیەک حسابی ڕقابەی خوای گەورەیان نەدەکرد بە هیچ شێوەیەک حسابی ئیمانەکەیان نەدەکرد هەر لە ناو کوفر و زوڵم و غەدر و توغیان ژیانی خۆیان بردەسەر تۆبەشیان نەکرد هەتا ئەو کاتێک کە مردن وەکەذەبوا بئایاتینا کذابە یەکێشتر لە سەبەبی ئەو سزا سەختەی ناو دۆزەخ لە بۆ ئەو دۆزەخیانە ئەوەیە وەکەذەبوا بئایاتینا هەرچی ئاەتی ئێمە هەبوو لە قورئان هەرچی ئاەتی خوای گەورە هەبوو لەو کەون و کائیناتە سەرنجیان نەدەدا دڵیان نەرم نەدەبوو نەدەهاتنە ژێرباری ئەمر و فەرمانی خوای گەورە بەڵکو وەکەذەبوا بە درۆیان دەخستنەوە کذابە بە درۆخستنەوەیەکی زۆر تۆن واتە
معناتي وكذب بآياتك كذابة، يعني كاتك لو خوي بالرواي بينبو هاولي دا خلشي صار كاتوا هاولي دا خلشيش بدروي بخاتو بهماشي ويوي هاولي دا برنامج كل زياتي دابنيتن برنامج بوتو بطالو دروينا دەستکردی بەشەریان دەگۆڕیەوە بەرامبەر بە بەرنامەی خوا ئەوە بەڕاستی بەدرۆخستنەوەی ئەمر و فرمان و ئاەتەکانی خوای گەورە بوو لە دنیایە وەکول شەیئین ئەحصەیناه کتابە بەڵام ئاگادار بن وەکول شەی هەرچی ئەوان کردیان لە گوفتاریان لە کرداریان لە هەموو شتەکانیان کردیان لە هەڵس و کەوتەکانیان ئەحصەیناه غەدرمان لێیان نەکرد بەڵکو زۆر بە وردی سەرژمێریمان کرد لە بۆی هەموو کردەوەکانیان چەندیان کرد چۆنیان کرد قەبارەکەی چەندە زۆر بە وردی لە بۆیانمان سەرژمێریمان لە بۆ کرد کتابە هەن هەمووشی نووسراوە یعنی شتێک نییە لەو گۆڕەی بە ملیاندا ببڕدرێ نەخێر بەڵکو هەر هەمووی زۆر بە وردی سەرژمێری کەلیمەی ئیحسا لە زمانی عەرەبی واتە سەرژمێریکردنێکی ورد وەکو ئێستا مەسەڵەن لۆ نمونە دائیرەی ئیحسا هەیە دائیرەی ئیحسا یان دەرێن ئیحسای ساڵی ئەوەندە هات سەرژمێری خەڵکیان کرد کابرای دائیرەی ئیحسا دەهاتە ماڵەکەی دەبای ئەو عائیلە هەموو ئەندامەکانی ئامادە بن هیچ کەسێک بزر نەبی ئەینجا لە سەرۆکی عائیلە یەک کۆمر پرسیاری زۆر وردیان دەکرد ناوت چییە چەند برات هەیە چەند خوشکت هەیە چەند منداڵت هەیە چەندیان کوڕە چەندیان کچە تەمەنیان چەندە کەینێ لە دایک بوونە خانیەکەت ئی خۆتە یان کرەیە ئەوە سەرژمێری پێدەوترێت لە ڕۆژی قیامەتش خوای گوت بەو شێوەیە بە کردارەکانیان تۆمار دەکەین و سەرژمێری دەکەین و هیچ شتێکی لێ ناڕوە فەذوقوا دەی بچێژن ئەی کافر و بێباوەڕ و ستەمکاران فەلەن نەزیدەکم لەو ڕۆژەدا کە کەتنە ناو جەهەنەم کە باوەڕتان بەخوانیە هیچ شتێک لە بۆ ئێوە زیاد ناکە چاوەڕوانی هیچ شتێک نەبن ئیلا عەذابە ئیلا عەذابدان و سزای ئەو دۆزەخە نەبی کە کات لە کات بەردەوامی هەمیشە و بەردەوام لە بۆتان زیاد دەبیتن بەڕێزان و خۆشەویستان ئەوە بە کورت و پوختی لێکدانەوە و ڕاوەکردنی ئاەتەکان بوو ئێستا دێینە ئەو سوود و پند و ئامۆژگاریانەی لەو چەند ئاەتە وەردەگرێت خاڵی یەکەم دەبی بزانین ئێمە وەکو ئاەتی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتنی ڕۆژی قیامەت هیچ کەسێک نازانی ڕۆژی قیامەت کەی دێت هەر کەسێک بڵێ ڕۆژی قیامەت فرانە وەختی دێتن یعنی بە تەحدید بکە ئەوە بەڕاستی پێچەوانەی ئاەتی قورئان و فەرمودەی پێغەمبەر جوولایتەوە پێی کافر دەبیتن چکە خوای گەورە بڕیاری داوە کە ڕۆژی قیامەت ئین الله عنده علم الساعة هاتنی زانیاری ڕۆژی قیامەت تەنها خوا دەزانیتن بەڵام چەندین نیشانەی گەورە و بچووکەیە کە بەڵگە و نیشانن لەسەر نزیک بوونەوەی هاتنی ڕۆژی قیامەت ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم خوای گەورە سوبحانەه وتەعالا لە بۆ هەموو شتێک کاتی دیاری کراوی داناوە لە بۆ مرۆڤ ئەجەلی هەیە هەموو مرۆڤک لەو ژیانی دنیاە کە دەژی کاتێکی دیاری کراوی هەیە لەوەی کەوا ئەو ژیانی دنیای کۆتایی پێبێ بپەرتەوە لە بۆ ژیانی دواتر کە ڕۆژی قیامەتە ئەو بوونەوەرە هەمووش ئەوانش بە هەما شێوە خوای گەورە کە ڕۆژی دروست کردیا بە مەلاین ساڵە ئەو ڕۆژە تیشک دەدا و ڕۆناچی دەدا گەربی دەدا وەیە بەڵام ڕۆژێک دادی ئەو خۆرە ڕۆژ تیشکەکەی نامینێ ئەو هەموو ئەستێرانە هەر یەکە کاتێکی دیاری کراوی هەیە و هەروەها ئاسمان کاتێکی دیاری کراوی هەیە لۆیە تەمەشا بکە هەموو شتێک لەو ژیانی دنیاە کاتیە ئەوەی بەردەوام و هەمیشەیە کەوا ژیانی ئینسانە ئەو مرۆڤە لە دوای مردنی یان لە بەهەشتێکی ئەبەدی دەمینێتەوە ئەگەر ئیماندار بی یان لە دۆزەخێکی ئەبەدی دەمینێتەوە ئەگەر بێباوەڕ و کافر بی کەواتە بەڕاستی برای بەڕێزم تو خواکەی دنیایەکی کاتی کومی کورت یعنی ئەوەندەی دەینی ئینسان بە بێدینی بەسەری بە 6 ساڵی تەمەنت دەژی یان 7 ساڵ بیگۆڕیەوە بە 1000 ساڵی ناو جەهەنەم یان عیبادەتێکی کەمی دنیا کە لە بۆ خوا دەیکەی بەو بەهەشتە هەتایە بیگۆڕیەوە لێ زۆر مهمە ئینسان بەڕاستی هەوڵ و کۆشش بدا بکە لە بۆ ئەو بەهەشتا کە بە کەمێکی زۆر کەم بەدەستت دەگا خاڵیشتر برایانی بەڕێز و خۆشەویستان خوای گەورە سوبحانەه وتەعالا کاتێک کەوا محاسبەی کافر و بێ باوەڕان دەکا بە عەدالەتی خۆی دەیکا یعنی کەسێک گوناهێک دەکا یەک گوناهی لەسەر دەنووسرێ
ئەوەنی لۆی بتەدوو ئەوەی لۆی بە 3 و 4 و 10 حسێبی ئەوە عەدالەتی خوایە زوڵم ناکە لۆیە جەزاء وفاقا وە کردەوەکانیان زۆر بە جوانی تۆمار دەکرێت غەدریان لێ ناکرێ نە زیاد دەکرێ نەکەم دەکرێ بەڵام خوای گەورە لە بۆ چاکەکردنی ئینسان خوای گەورە فەزڵ بەکاردەیدی جاری وایە کەسێک یەک چاکە دەکا خوای گەورە بە 2 لۆی دەنووسی هەر چاکێک بە 10 لۆی دەنووسی جاروێ تا 700 و جاروێ بە ملیار و ملیۆن چاکەکە لە بۆی لێی وەردەگری جاری جوا هەیە بغیری حیساب حەجەی نابتۆ ناو تەرازوو لەو صحیفەی عەمەل جێی نابتەوە خوا لەو کەسانەمان بگێڕێ یا ڕەبی کە ئەو پاداشتەمان هەبی کەواتە بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی لەو چەند ئاەتە ئەوە چەند دەرس و پند و ئامۆژگاریەک بوو کە بە کورت و پوختی هەڵمان هێنجا و باسمان کرد بە ئومێدی و ئاواتی ئەوەی کەوە خوای گەورە سوبحانەه وتەعالا ببێتە مای توێشوی ڕۆژی قیامەتمان دەڵێن یا ڕەبی خوایە ئەو قورئانە بجێڕی بە بەهاری دڵمان بە نووری دڵمان بە نووری ناو قەبرمان بە نووری سەرپردی سێڕاتمان خوایە بیجێڕی بە تکاکار هەتا داخلی بەهەشتمان دەکا ئامین یا ڕەب العالەمین